ناخۆشترین موقفەزای چییە؟ چووکە کرێ چی؟ لەوانەیە ساڵی 6 جار ئەم کۆڵان بکەیت. هەرەتێن ئیجارەکەمان بۆ زیادکە دەرەچی لەورە کەلاوەیە کەلاوە ساڵی 6 قەڕەت 5 قەڕەت ناخۆشتری چ تۆوەتانی بەتابێت بۆ کورتە باڵا. باشە مناڵەکانی ئەڵێن چی؟ ئەوان چی ئەڵێن؟ مناڵەکانیان ئەڵێن باوەیان کەیەوێت بینە خاوەنخانی خۆمان، بینە خاوەن چشتی خۆمانەتە داسەختێن لە ناوی ساعتێ بکەن لە ناوی بەڵێ واڵێن دەنات خێزانەکەمش ئاینە کورتە باڵایە و ئاینە لەو خەونێ هەیە. باشە بەسی ئەوم بۆ بکە بەگشتی قەیرانی داراییە ئێستا لە قەیرانەکانە ئێوە دۆختان چۆنە؟ ئەوە بەسەرەی باس موچەکەیت ئێمە موچەمان لەبیر چووە موچە یانی تو ئەگەر 3 مانگ جارە 150,000 پێ بدە بیدێتە ئیجار بیدێتە مەسروف مناڵ یانی تو عەساو خۆت بکە ڕۆژانە 2000 دینار مانگی 600,000 دینار بیدێتە مناڵێک گەرە چێنێک بۆ ببینێت و زۆر بواری داراییمان زۆر خراوە.